خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێت با خۆشحاڵەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. سەرەتاش بۆهۆی دواکەوتنەوە لە کاتی خۆی داوای لێبوردن لە ئێوەی بینەرانمانەکەین. دواتر هەڵبژاردننیە جومەنی نوێنەرانی عێراق خراوە هێزە و کورسی خۆی بەدەستهێنا، بەڵام قسەی جۆرا و جۆر هەیە لەسەر ئەنجامی هەڵبژارنەکان. بەشێک لەلایەنە شیعەکان ئەنجامی هەڵبژارنەکانیان ڕەت کردوتەوە و بەشێک لە کوردیش بە نیگەرانیەوە سەیری دەکەن و هەندێک باز لە تەزویر و لە ساختەکاریەکی منەظەم دەکەن لە هەندێک وڵاتانی ئیقلیمی. بەڵام دوجار ئەوەی کە ئێستا چاوی لەسەر پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقا، ئایا ئەو حکوومەتە چۆنچۆنی پێگەهێندرێ؟ هێزە شیعەکان کە لە ناو خۆیاندا ناکۆکن، بەشێکیان موافق و بەشێکیان دژن، چۆن دەتوانن بچنە بەرێکەوە کە حکوومەت پێک بێنن؟ سونەکان چاوەڕێی چی دەکەن؟ کورد لە نێوان یەکێتی و پارتیدا چۆن دەتوانن ئایا بەیەکەوە هەنگاو دەنێن یاخود بەجیا هەرێکە و لە بەرێکەوە یاخود پشتیوانی بەرێک دەکا بۆ حکوومەتی داهاتووی عێراقی؟ ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوودا بۆ هەرێمی کوردستان و بۆ پێکێنانی حکوومەتی بەغداد چی دەبێت؟ هەموو ئەوانە شەو لەگەڵ بەڕێز سعدی ئەحمەدپیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان چاو توێ دەکەین کە بە سوپاسەوە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ. کاک سعدی سڵاو لێ بێم، کاتت باش. من سەرەتامەوە لەوە دەست پێ بکەین کە باش زۆر سپاس هەر بژیت کاک سعدی سوپاس لەوەوە دەست پێ بکەین کە تێڕوانینی بەڕێزت ینی بۆچوونی بەڕێزت دەربارەی دوای نەتایجەکانی هەڵبژاردن، ئایا ئەو حکوومەتە وەکو حکوومەتەکانی تێر دوور و درێژ و جەدەلێکی دوور و درێژی پێویستە یاخۆت بای ئەوە کار بۆ کراوە کە لە نەتیجەی هەڵبژاردنەکان کە حکوومەت پێک بهێندرێ؟ سرا بۆ تیمی خۆتان لە سوودیۆ و سڵاوم بۆ بینەرانی خۆشەویست. لە ڕاستیدا ئەو ئەنجامی هەڵبژاردننی کە بوو، هەڵبژاردن پێی دەوترێ هەڵبژاردننی پێشوەخت. هەڵبژاردننی پێشوەختیش لە ئەنجامی خۆپیشاندانەکانی 1 ئۆکتۆبەری 2019 و لە مانگرتن و خۆپیشاندانەکانی ساحەی تەحریر و پارێزگاکانی ناوەڕاست و خواری و عێراقەوە هات کە ئەوان گومانیان هەبوو لە نەزاهەتی ئەم ئەنجومەنی نوێنەرانی کە هەمانە پێیانوا و بە شێوەیەکی ڕێکوپێک هەڵ نەبژێردراوە و ناتوانی بە شێوەیەکی دروست نوێنەرایەتی خەڵکی عێراق بکە. تراوە انتخاباتی پێشوەخت بە گۆڕانکاری بۆ ڕێگرتن لە تەزویر فرەبازنەیی هاتە پێش و هەروەها کۆمسیۆنی مفەوەزیەی باڵا هەڵبژاردن هاتە گۆڕین بە دانانی دادوەرەکان لە جیاتی نوێنەری حیزبەکان. ئەو ئەنجامەی کە بوو ئەنجامێکە بە تایبەتی بۆ ئەو لایەنانەی کە بەڕاستی تونند و تیژیان بەکارهێناوە یان لە گومان لە سربەخۆیی بڕیاری سیاسیان دەکرێ سزا دران بەوەی کە دەنگیان نێنا و ئێستا کەس بۆ بە کێشەیەک و هەموو ئەو سکاڵا و تانانەی کە هەیە لە ئەنجامەکانی هەڵبژاردن ئەوە ڕێگای خۆی هەیە بۆ چارەسەرکردن، ئەویش ڕێگای یاساییە بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانە و ئەم تەزویری کە کراوە ئەو تاوجێ من ئاگام لێبی و بزانم ئەو تەزویرە لە مووقعی دەنگدان لە پرۆسەی دەنگدانەکە کەمتر کراوە. ئەگەر دەستکاریە کرابێ لە ئەنجامەکان لای مفەوەزیە دەکرێت لە تالی سنتەر و لە سنتەری دەنگ پێش ئیعلانکردن لەوێ دەستکاری زیاتر دەکرێت. بۆیە لەوێش پێویستە دادگای فیدرالی لەسەر مسادەقەکردن کەمەکپەلە نەکە بۆ ئەوەی مافی زۆر کەس نەسووتێ لەوانەی کە پێیان وایە دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردننی کراوە. بۆیە من تەسەور دەکەم دامەزرانی حکوومەتی عێراق ئەو جارە کارێکی زۆر ئاسان نابێت، کاتی دەوێت.
کاتی دەوێت کاکسادی هەر پەیوەند بە نەتیجە هەڵبژارنەکانەوە قسەیەک دەکرێت مەسەلەن باز لەوە دەکرێت کە لە شیعە و لە کورد و لە سونەش ئەو هێزانە دەرچوون کە تا ڕادێک نزیکن لەو بەرەی کە تازە خەریکە سەر هەڵدەدا لە بەرەی سعودی قەتەر ئیماراتی تورکی لەوێ منەظەم شتێک کراوە مەسەلەن هیچ بەڵگە و شتێک نەخراوەتە ڕووتا ئێستا بەڵام قسەیەکی لەو بابەتێ تەنانەت ئەم ئێوارەیە کاک محەممەدی حاجی مەحمودیش وەکو کەسێتێکی سیاسی باسی لەوە کردووە کە ساختەکاریی منەظەم کراوە مەسەلەن پێت وایە شتی لەو جۆرە ڕووی دابێ نا من پێم خراپە سوکایەتی بە دەنگدەری عێراقی بکرێ و سوکایەتی بەلایەنە سیاسیەکان بکرێ وە نییە بڵێ لە عێراق ئیلە لایەنە هێزە عێراقیەکان یای پیاوی ئەو لایەن یا پیاوی ئەم لایەن هێزە عێراقیەکان ئەسڵەن ئەم خۆپیشاندانەی ناوەڕاستی عێراق لەسەر ئەساسی ئەوە بوو کە لە بینی ئەوانەی کە زیاتر نزیکن لە وڵاتە ئەقلیمیەکان لەگەڵ ئەوانەی کە خۆیان زیاتر بە عێراقی دەزانن و داوای هەبوونی پرۆسەیەکی بڕیاری عێراقی سربەخۆ دەکەن نەک پرۆسەی بڕیارێک کە لە دەرەوە ئیملاکرابێ لە سەریان زۆر جار لێرە باسی ئەوە دەکرێت ئیمارە دوای کرد و فلانجیوای کرد ئیمارە خۆی سربەخۆی خۆی لەژێر علامەتی سوالدایە یا وڵاتانی تری ئەقلیمی هەندێکیان سربەخۆیان لەژێر علامەتی سوالدایە بۆ هەوڵەدەن ئێوە سوکایەتی بە لایەنە سیاسیەکانی خۆمان بکەن لایەنە سیاسیەکانی خۆمان تەجروبەی دیموکراتیان تەجروبەی زۆر دەوڵەمەند نییە عێراقی وڵاتێکە بەداخەوە نەیتوانیوە هێزێکی چەکداری عێراقی لە فۆرمی سوپای عێراقی ڕێگولێر ئامادە بکە کە جاهیزیەتێ بوەرگری لە سنوورەکان ڕۆژانە سنوورەکانی بریندار دەکرێت ناتوانێت قسە بکە مەسلەی دووەم دەستدام و دەستگا ئەمنیەکان وا دابەش بوون بەسەر لایەنە سیاسیەکان و دەستێوەردانێکی زۆری تێدایە بە شێوەیەکی تەواو ناتوان ئەمنیەتی هاوڵاتی بپارێزن من پێم وایە ئەم دوو مەسلەی گرنگە ئەگەر بەحسمان لەسەر سەربەخۆی بڕیاری سیاسیە و بارودۆخی ئەمنیە ئەگەر مۆزوعی اقتصادیشە لەسەر مۆزوعی اقتصادی بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو بە درێژایی ئەم لە 2023 بەدواوە مەسلەی گەندەڵی وەکو میکرۆبێکی زۆر کاریگەر کەوتۆتە ناو هەناوی پرۆسەی اقتصادی و عملی تیجاری لە عێراق و ئەوە بووەتە سەبەبی ئەوەی کە نەتوانین سیاسەتێکی نەوتی سربەخۆمان هەبی سیاسەتێکی اقتصادی سربەخۆمان هەبی ئەمانە کێشەکان ئەوە کاری ڕاستەخۆ کردوتە سەر پرۆسی سیاسی کاری کردوتە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکان کاری کردوتە سەر بارودۆخی کولتوری و زانست و هەموو بوارەکانی تر بەڵێ کاک سعدی جەنابتان یەکێک بوون لە مەکتەب سیاسیانەی کە هەم پەرلەمانتار بوون لە عێراق و هەمیش دۆستێکی نزیکی جیا لە مەکتەب سیاسی سەرکردایەتەکانی تر دۆستێکی نزیکی سەرۆک مام جەلال بوون بە پێی و تەجروبەی خۆت پێت وایە لە دوای 2023 حکوومەتێکی جیاواز دەبێت و ئەو بربەستانی لە بەردەم پێکێنانی ئەو حکوومەتە هەن دیارترینیان چی دەبێت بە پێی ئەزمموی جەنابەت لە ڕاستیدا من ڕاستە دۆستی مامجلال مامۆستا و گەورەی من بوو من لە مامۆجلال زۆر فێر بوو من زۆر مهتەم بەوەی مامجلال چۆن بیرەکاتەوە و گرنگیشم دەدا بەوەی کە مامجلال بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە عێراق و ئایندەی عێراقە چێ لە ڕاستیدا ئەو پرۆسەی بڕیاردان لەسەر حکوومەتی ئایندەی عێراق مەسەلەکە ساغ بۆتەوە لە عێراق بووە بە عرف سەرۆکی حکوومەت بۆ ماڵی شیعەیە و سەرۆکی پەرلەمان بۆ سونەکان دەبێ و سەرۆکی کۆماریش بۆ کوردستانیەکان دەبێت لە ناو شیعەکان بەرژەوەندی جیاجیای ئەو تۆ دروست بووە ڕەنگە هەندێکیان بەوە ڕازی نابن لە حکوومەت نفوزیان نەبێوەکو لەوە پێش هەموو ئەمر و نەهیەک و تەنانەت گلۆپەکانی جادەژی ترافیک بە ئەمر و نەهی ئەوان کراوەتەوە ئێستا ئەگەر هیچ دەسەڵاتیان نەمینێ بەوە ڕازی نابن ئەکید تهدید دەکەن و گومانیشان لەوەدایە کە یەکتری بخوێنەوە پێم وایە یەکتری نەخوێندنەوە لەم قۆناغا کارێکی خراپە و ئایندەی خێر نابێ بۆیە تەسەور دەکەم
پرۆسەکە لەوەدا دەبێت مەسەلەن برن ئێستا لە عێراق ئەکسەریەت ئەوەی دەنگی هێناوە ڕەوتی سەدرە و بەڕێزمە دەوڵەتی یاسا و زۆربەی لایەنەکانتر دژی ئەوەن کە ڕەوتی سەدر سەرۆکی وەزیران دابنێ و ڕەوتی سەدریش ڕازی نییە بەوەی کە دەوڵەتی یاسا و فتح سەرۆک وەزیران دابنێ بۆیە لەو نێوانە کێشێکی زۆر دەبێت پێم وایە ئەن نەتیجە بەڕێز کازمی دەمینێت بۆ ماوەیەک وەکو قاسم مشتەرەکە لە عەزەم لە بینی لایەنە سیاسیەکان تا بتوان بگەنە یەک و غەیری ئەوەش ئەوەی پەیوەندی بە لایەنەکانی تر هەیە دەبێ من ئەوە نابینم کە ئەوە نابینم چکە زۆر کەس باسی ئەوە دەکە ئێران دژی سەدرریەکانە و ئێران نا ئێران ئیشەکە لە پێناوی یەخستنی شیعەکان لە ناو شیعەکان لە 1 ئۆکتۆبەرەوە ئەم ناکۆچیە بەردەوامە لە بینی هەندێکیان گوایە لەگەڵ دەستێوەردانی ئێران لە ناو عێراقنین و هەندێکیان لەگەڵ دەستێوەردان بۆ کۆماری ئیسلامی ئێران شیعە بەیەکەوە بباشە بۆیە پێم وایە ئەوەی ناڕازین لەسەر دەستێوەردان لەگەڵ تەیاری سەدری دەمینێن ئەوەی تر لەگەڵ فەتح و بەشێکیان لەگەڵ دەوڵەتی یاسا دەمینێن بەڵام ئەمانە لە جەوهەردا هەمووی یەکن و لە ئایندەیەکی دوور یان نزیک یەکتری دەگرنەوە و لەسەر دانانی سەرۆکی حکوومەت ئەکید یەک ڕەیان دەبێت لە نەتیجە. بەڵێ کاک سادی بە سەبارەت بە ناوماڵی کوردی مەسەلەن ئەمڕۆ جم و جۆڵێکە بوو پارتی دموکراتی کوردستان سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سۆسیالیست دموکراتی کوردستان زوتنەوەی گۆڕان و ئەوانەی کردووە ئەندێکلایەن ڕەتیان کردووە هەر ئەسڵەن گفتوگۆ بکەن ئەوەی نوێ ڕەتی کردوتەوە مەسەلەن کۆمەڵی دادگەری ڕەتی کردوتەوە کورد بەچی ئەتوانێت زەمانەتی مافەکانی خەڵک و خاکی کوردستان بکە لە چوارچەوەی عراقی داهاتوودا باشترین کار کە کورد بیکات لەم قۆناغەیە چییە؟ من لەو کۆبوونەوە نەبووم نازانم بەڵام تەسەور دەکەم نەوەفدی پارتی بۆ گفتوگۆ هاتووە و نە کاتی گفتوگۆشە هێشتا زۆر بۆ گفتوگۆ تا ئەنجامەکانی فەرمی لە عێراق دەرنەچوو بێ ئەوەی هەیە بۆ خاوکردنەوەی ئەو گرژیانەیە کە لە ئەنجامی هەڵمەتی هەڵبژاردن قسەیەکی بەرز لەمەیەکی نزم لە لاکەی تر ڕەنگە هەندێ نیگەرانی دروست کرد بێ ئەمە بۆ ڕەواندنەوەی ئەو نیگەرانیانەیە و پێم وایە کارێکی باشە هاتنیان و سەردانەکان سەردانێکی باشە هەوڵی ئەوە بدرێ زەمینەیەک خۆش بکرێ بۆ لە داهاتوودا ئەگەر کورد لایەنە کوردستانیەکان توانیان بەیەکۆ دابنیشن بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژەیەکی هاوبەش چۆن گفتوگۆ لەگەڵ عێراق کرد داوای چی بکرێت چۆن پێگەکان دابش بکرێت. بەڵێ ڕۆڵی یەکێتی چی دەبێت لە یەخستی ناوماڵی کوردی بۆ داهاتوودا کاک سعدی بە تایبەتی کە هەمیشە ئێوە باسان لەوە کردووە کە ئێمە زۆر جار کوڕی خۆمان کردوتە قوربانی کچی خەڵکی لە پێناو مافەنەتەوەیەکان ینی لە پێناو ژیان و گوزەرانی خەڵک یەکێتی چی دەکات بۆ ئەوەی بتوانێت مادەی 140 مەسلەی خاک مەسلەی پێشمەرگا مەسلەی بودجە و موچە نەبێتە ئەوەندە هەواڵ و سەردێری خەبەرەکان بتوانێت پێشتر لەسەر ئەمانە ڕێکەوێت لەگەڵ ئەو لانانی کە لەگەڵی دەستنە حکوومەتی عراقی یعنی پاکێزێکی کوردستانی هەبێ. بەڵێ بەدڵنیاییەوە یەکێتی داخوازی ئەوە ناکە کە لە دەرەوەی سربی کوردی بفرێ و مەلە بکە کورد یەکێتی دەیەوێت لایەنە کوردستانیەکان بەیەکەوە دابنیشن و دەیەوێ بەو شێوەیە نەبی لایەنێکی کوردستانی هەوڵدا هەموو لایەنەکان بە دوای خۆی بخەو بڕوە برێ ئەمە ڕعەتی منن بەڵکو دەیەوێ پرۆژەیەک ئامادە بکرێ و بنووسرێتەوە ئەو پرۆژەیە جێپەنجەی هەموو لایەنەکانی پێوە دیار بێ ئەو جێپەنجەی لایەنەکان ئەوە دەگرێتەوە ئەو مادەی 140 مادەکانی تری دەستوریە یاساکانە یاسای نەفت و غازە مەسلەی پێشمەرگە و وەکو بەشێک لە منزومەی دیفاعی عێراقی و پشتیوانی پێشمەرگە بە چەک و پارە و تەدریب و سیلا هەموو شتەکان و زیاتریش دەوە شایستە دارایەکەی شایستە داراییەکانی جۆتیاران و حیسەی کورد لەو یاسایانەی کە پەیوەندی بە ئەو شارانە هەیە نەفتی تێدا دەردێ بۆ خزمەتی شار بۆ تەتویری ئیداری بۆ شارانە و لە هەمان کاتیشدا چارەسەری کێشەی
تا ئێستا مشکلەی کەسوکاری شەهیدانی کیمیا بارانمان هەیە ئەوانەی کە لە حکوومەتەکانی پێشوو ڕووی داوە یعنی ئەو حکوومەتە ساحێبی تەنها ساحێبی دەستکەوت و داهاتەکانی حکوومەتی ڕابردوونیە خاوەنی کێشەکانی چێکە حکوومەتی ڕابردوهایی بۆ نەیتوانێت چارەسەری بکە زیاتریش لەوە ئێمە دەبی لە هەرێمی کوردستان کارێکی وا بکەین پرۆژەی استراتیژی کە فرسەتی کار دروست بکە ئێمە گەنجەکانمان لەمە دوا و نابی ڕێگا بدەین مل بە ڕێگاوەنن بەرەو هەندەران ببن بە خواردەمەنی ماسیەکان لە بەحری ئیجە دەبی ڕێگا بگرینەوە ڕێگا بە پۆلیس ناگیرێ بە ناگیرێ ڕێگا بە دروستکردنی ژینگەیەکی گەنجانە دروستکردنی پەیداکردنی کار و فرسەتی کار بۆ گەنجان دەکرێت. بەڵێ کاک سعدی کەواتە یەکێتی هەنگاو دەنێ بەرەوەی کە مەسەلەن هاوپەیمانێتێک دروست بێت وەکەوەی کە لەگەڵ گۆڕان دروستی کرد هاوپەیمانێتێکی کوردستان دروست بێ بە هاوپەیمانێتی بڕواتە پێشەوە یان بە پەرتپەرتی یان چاوەڕوانیەکانت پێت وایە کورد بە پەرت و بڵاوی دەچێت یان خودت بە هاوپەیمانێتێکەوە دەچێت بەڕێز ئەگەر ئێمە لە هەنجەد نەبین ئێمە ئەوەندەمان ڕێکەوت نامەی نووسراو هەیە و خۆمان لە حەق لا نەدەین بەشی ئەومان هەیە کە تەرکیزی لەسەر بکەین و لی پەشمان نەبینەوە و هەوڵی ئەوە بدەین ڕێز یەکتری بگرین ئەو قسانەی کە دەیکەین بە عملیش جێبەجێکەین من ئەوڕۆ زۆر پێم خۆش بوو جەم لێ بوو کە فازڵ دەڵێ گۆڕان هەر گۆڕانە جا کورسیە بێیانەی بێ ئەم نەفەسە نەفەسێکی ئیجابی باشە ڕەنگە خوردی کەیەوە زۆر نانێکی پێ نەکردرێ بەڵام خۆی لە خۆیدا قسەیەکی باشەوە پێویستە لە تەطبیق کرێت لەسەر عەرز. بەڵێ باشە کاک سادی لێستادا مشتومڕ ڕێکێ لە لاولایەنگرانی یەکێتی باز لە پۆستی سەرۆک کۆمار دەکرێت بە ڕێزت وتت کە سەرۆک کۆمار وەکو عورفێک بۆ کورد بووە و لە ناو کوردیش لە سێ خولی ڕابردوو مەسەلەن بینی ومانە دوو خول بۆ سەرۆک مامجەلال و دوو خولیش بۆ دوو کاندیدی تری یەکێتی بووە مەسەلەن ئەم جارە یەکێتی چاوی لەوەیە و دەیکاتە بەدیلی هیچ پۆستێک وەکەوەی باز لە پارێزگاری کەرکووک بەرامبەرەوە دەکرێت ئێمە دەبێت ئەو مۆزوعە وەکو خۆی باسکەین سەرۆک کۆمار بۆ کوردە بڵێ لەو جیانەی کە پارتی و یەکێتی و لایەنە سیاسان گەیشتونەتێک سەرۆک کۆمار بەبێ مشکلە بۆ هین بۆ کوردوە دوو جار سەرۆک کۆمار تووشی هەڵبژاردووە جارێکیان لە بینی دوو کاندیدی یەکێتی نیشتیمانی لە بینی کاک دکتۆر بەرهەم و کاک دکتۆر فوئاد لە ناو فراکسیۆنی کوردی تووشی هەڵبژاردن بوو جاری دوم لە بینی کاندیدی پارتی و کاندیدی یەکێتی ئەو سەرۆک کۆماری کە ئێستا هەمانە لە ئەنجامی هەڵبژاردنە یعنی ئەمە هین نەکراوە یعنی ئەوە نییە بڵێ ڕێکەوتنێکی لە پاکرا بوو بەڵام ئەمن پێم باشە مادام سەرۆک هەرێممان هەیە سەرۆکی وەزیرانمان هەیە جێگیری سەرۆک وەزیرانمان هەیە لە هەرێم و پۆستەکانی ترمان لە هەرێم هەیە ناکرێ ئەوانە مجەڕەت ببینین بەس تەنها سەرۆک کۆمار بینی کامەیە نەخێر ئەمانە هەمووی علاقەی بەیەکەوەیە سەرۆک کۆمار و سەرۆکی هەرێم و سەرۆکی وەزیران و جێگیری سەرۆکی وەزیران هەمووی علاقەی بەیەکەوەیە بۆیە دەبی لایەنە سیاسیەکان بۆ ڕازیکردنی یەکتری و بۆ پەیداکردنی متمانە بەشی ئەوە نەرمی لەگەڵ یەکتری بنوێنن بەو تەشەنجاتە ئەگەر تەسەڕف بکرێ چونکە هەندێک جار جێم لا هین دەبوو کە لە کاتی هەڵبژاردن لە هەندێک کاندید پێی وا بوو قەتعان هەرچی یەکێتی کردی هەرچی یەکگرت و کردی هەرچی کۆمەڵ کردی لە پەرلەمان هەمووی زەربی سفرە کرد تەنها خۆی ئیشەکانی کردو ئەگەر بەو نەفەسە قسە بکەین بەو نەفەسە بمانەیە گفتوگۆ بکەین ئەوە ناگەینە هیچ نەتیجەیەک بەڵام ئەگەر بەو نەفەسە قسە بکەین کە ئێمە دنیایەک کێشەمان هەیە معەلەق و جێبەجێ نەبووە ئێمە دوو وەزیفەمان هەیە ئەوانە دەستکەوتمان لە دەستوردا بیپارێزن ئەوانەی بەدینە هاتوون بەدیان بێنین بۆ ئەم مەوزوعە یەکڕێزیمان پێویستی یەکڕێزیش پێویستی بە نەرمونیانی و ڕێزلێکگرتنی ئیرادەی یەکتری هەیە. بەڵێ کاک سادی مەسەلەن ڕخنەیەک هەیە هەمیشە لە لای ڕۆژنامە نووس و چاودێرانی سیاسی کە کورد هەمیشە پێش هەموو شتێک باسی پۆستەکان دابەشکارێکەوە سەرۆک کۆمار بۆ جێگیری سەرۆک پەرلەمان بۆ ئەوە وەزیری سیادی بۆ ئەوە ینی کەمتر مەسلەی مادەی ١40 کەمتر مەسلەی ئەوەی کە جەنابەت بە وردی تەفاسیلت پێدا کە مەسلەی پێشمەرگە مەسلە مافی جوتیارا مەسلە ژێوی ژیانی خەڵکو و موچە بجا
ینی بۆ ئەمانە نابنە تایتڵی گەورە بۆچی مەسلەی دابشکاری پۆستەکان ئەوەندە گرنگترە و ئەوەندە لە پێشتر باسی لێوە دەکرێت ئەو ڕخنەیەکی ڕاز نییە ناوەڵە ڕاز نییە چکە ئەو تایتلانە ئێوە هەڵی دەبژێن ڕۆژنامە نووس هەڵی دەبژێری حقیقەتەکە جوا دەبین دەتانێت بە چەسبی دەتانێت بە چەسبی دووقڵ و بە ئێمە وەنووسێن ئەو تایتلانە ئێوەڵی دەبژێن ئەسڵەن پاش باسی سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم و سەرۆکی کۆمار پاشی مناقەشەی ناوەڕۆکەکە دەکرێت ئەو جا ئەوانە دادەندرێت بۆ جێبەجێکردنی ئەم بابەتان کورد چۆن دەتوانێت ئەوانە مەسەلەن بە بۆچوونی بەڕێزت وەکو پێشتریش وتم ئەزمونێکی گەورەتەیە چۆن دەتوانێت کە ئەمانە بکاتە پاکێجێک لەسەری ڕێکەوە نەوە کات کە هاتە یاسای پرۆژه یاسای بودجە بێتە شەڕ و شەڕ ئەمە من گێم لێبوو پێویستە سەرۆکایەتی هەرێم داوا لە هەموو لایەنە کوردستانیەکان بکە قاعەیەکیان بۆ فراهم بکە لەوێ کۆبوونەوە بکەن لایەنە کوردستانیەکان ڕێککەون لەسەر پرۆژەیەک کە هەموو ئەو بابەتانەی تێدا بیکەم باسم کرد ئەوانە کەرەسەی گفتوگۆ بن لە بەغدا لەگەڵ لایەنە عێراقیەکان بۆ ئەوەی ئەگەر ئێمە داخلی حکوومەت بووین لەگەڵیان پێویستە لە بەرنامەی حکوومەت ئەو شتانە ئەو بابەتانە ئیشارەتی بۆ کرابێت تەسبیت بکرێ بەچی کوورد دەتوانێت ئەوانە لەگەڵ شیع و سونە مەسەلەن هەرێکە و بە جۆرێک مەسەلەن شیعەکان ڕەنگە کەمتر کێشیان لەگەڵ مەسلەی خاکە بێ هەرچەندە کێشیان دروست کردو بەڵام ئاسانتر لەگەڵیان ڕێکەوی بەڵام لەسەر مەسلەی بودجە زەحمەتر لەگەڵیان ڕێک دەکەوی کە لە ماوەی ڕابردوودا بەشێک لە دەنگهێنانیان لەسەرەوە بوو کە چێ ینی پێداگیرترە لەسەرەوەی کە مافی کورد نەنێرێ بودجەی کورد نەرێ چۆن ئەمە دەتوانرێت بکرێتە پاکێج داوای لێبوردن دەکەم داوای لێبوردن دەکەم سنەی عێراق لە ساڵی 1922 بە دواوە حکومڕانی کردووە لە عێراق لەو کاتەوە زەریبەی ئەو عەقلیەتە دەدا هیوادارم بەشی ئەوە فێربوو بن پاش ئەو هەموو زەریبەیە بەشی ئەوە فێربوون لەسەر مەسەلە ڕەواکانی ملەتێک نەکەونە گفتوگۆ چونکە دژایەتیکردنی مەسلەی کورد مزداقێتی هەمویان تێکەدا لەسەر مەسلەی فەڵەستین لەسەر مەسەلە ڕەواکانی تر لەسەر مەسەلەکانی ناوخۆ و تەمەشای وڵاتانی عەرەبی بکەن دەبینین لە ماوەی چەند ساڵێک یەک دنیا ڕژێمی عەرەبی ڕووخێندرا و ئەو کرا یعنی ئەو عەقلێتە عەقلێتێکە پێم وایە دەبێ هەموو لایەکمان لێ فێر بین هەوڵی ئەوە بدەین کە هاوڵاتی بەرامبەر بە یاسا هەموو یەکە بەڵێ کاک سادی لەگەری ئەوەی کە هەندێک جار لە پێش هەڵبژارنی پێشوەختیش باسیەوە دەکرا کە ئەگەری شەڕ هەیە ئەگەری شەڕی ناوخۆیی لە عێراقی بە تایبەتی لە نێوان گروپە شیعەکان لە نێوان هێزێکی مەسەلەن پرسەکراوی وەکو لە ناو سونەکان بێ هێزێکی توندڕە بێ لە نمونەی داعش پێت وایە و ئەگەرانە ڕوودەدەن یاخود هەڵبژاردن بۆ سەرقەپاخێک بۆ داپۆشینی ئەو مەترسیانە ئەو گەران ڕوونادەن ئەو ئەگەرانە لەسەر لەلایەن هەندێک هێزی ملیشیایەک کە سەر بەخۆ نەبووە میشایەکی سەر بە عێراق نەبووە لە ئەنجامی ئەو بابەتانەی کە بە تایبەتی کوشتنی سەردار سلێمان قاسم سلێمانی و بەڕێز مەهدی موهەندیس و ئەوانە کرا هەندێ موشک بارانی مەتاری هەولێر و سەفارەتی ئەمریکا و ئەوانە کرا من پێم وایە ئەم نەوعە گروپانە دەتوانن مەحدود هەندە پرۆڤۆکاسیۆن ئیستیفزاز بکەن بەڵام ئەوە قەت نابێتە باعیسی شەڕێکی سەتاسەری عێراق شتی مەحەلی بچووک دەمینێنەوە غالیبەن بە زەرری خۆشیان دەبێت بەڵێ بۆ بەرژەوەندی کورد بەپێی تەجروبەی ڕابردوو کە کورد هەوی وە لەگەڵ لایەنە شیعەکان مەسەلەن مستەفا کازمی کە غێر مباشر لەلایەن سائیرونیان سەدرەوە سەپۆرت و دەعم دەکرا و مالیکیمان بینی دەورەی عەبادیمان بینی و مەسەلەن بە جۆرێک لە جۆرەکان کامیان باشتر لێک تێگەیشتنی هەیە لەگەڵ مافەکانی کورد کاکسادی ئەوە ئێمە ڕێز لە ئیرادەی شیعە دەگرین با لە ناوخۆیان ڕێککەون مەسلەی دانانی سەرۆک وەزیر ئیشی ئەوانە کورد نابێتە تەرەف لە یەکلاکردنەوەی پارسەنگەکە گەر حاڵەتەکە گەیشتە حاڵەتێکی حەسمیش نابێتە تەرەف لە دەستنیشانکردنی کاندید بۆ سەرۆک وەزیران و تەسەوریش ناکەم کاندید بۆ سەرۆک وەزیران لە ناو پەرلەمان ببێتە چەند کاندیدێک و دەنگدان لەسەر چەنگادێ و ئەو کاتێک کە ئەشتیوا ڕوودا
لكل حادث حديث. باشە سەدر دەڵێ لە دیمانەیەکدا دەڵێ قسەی زیاترم پێمەکە بە مزیعەکەت بە پێشکەشکارەکە دەڵێ پێڵی پێشمەرگە میلیشیایە بەڵێ میلیشیا دەبێ بخرێتە سەر منزومەی ئەمنی عراقی ئەم میلیشیایە پێت وایە بە مەبەست بەکار هاتووە بە دژ بەکار هاتووە یاخود مەبەستی ئەوەیە کە بچێتە چوارچێوە وەزارەتی بەرگری عراقی. من پێم وانە ئەمە شتێکی قسەیەکی جددی بێ ئەمە ڕەنگە بۆ ئیسێلاکی مەحەلی بێ بەڵام لە ئێمە کەلیمەی پێشمەرگە و ملیشیا ڕەت دەکەینەوە پێشمەرگە پارێزەری زیاتر لە 1500 کیلومتر حدودی دەولی عێراقە و ئەمینترین حدودی کە هەیە بۆیە من پێم وایە ئەوانەی کە قسانە دەکەن پێویستە تەمەشای خەریتەی عێراق و پارێزگاری لە پەرلەمانی هەر پێشمەرگە دەیکا لە زۆر جێگا لە بەغدا پێشمەرگە دەکەم پێم وایە دەستێ بخەنە سەر ویژدانی خۆیان و واز لەو پرۆپاگەندانە بێن باشە جا هەرچێ و پرۆپاگەندان دەکە غەدر لە خۆی دەکە پێشتر. زۆر باشە کاک سادی مەسەلەن زۆر باز لەوە دەکراکەەوە هەڵبژارنە دوچانسی عراقا و ئەگەر بێت و بتوانن ڕێککەون و عراقیانە بیرکەنەوە عراقیانە حکومکەن ڕەنگە بۆ عراق باش بێ و ئایندی عراق بەرەو باشتر دەباجینە تووشی کارەسات و فەوزایتر دەبێت. ئەم حکوومەتە حکوومەتێکی جیاواز دەبێت ئەم پێکاتەی کە لە دەرەنجامەکانی هەڵبژاردن دیاری کراوە یاخود درێژکراوەی نەهامەتی و نەکبەتیەکانی ساڵانی ڕابردوو حکومەکانی ڕابردوو دەبێت بۆ عراقیەکان بەگشتی کاکەخوا ئەو هەڵبژاردنە عسای سحری نییە هەموو کێشەکانی عێراق کۆتایی پێبێنین بەڵام هەنگاوێکی باشە بۆ بەرەو چارەسەرکردنی کێشەکانی ناو عێراق و حکوومەتێک لە عێراق بێ بتە خاوەنی بڕیاری سربەخۆی عێراقی و هەوڵی ئەوە بدا حکوومەتێکی بەهێز بێ سیادەی عێراق بپارێزی لە دەست درێژەکانی بۆ سەر سنوورەکانی عێراق دەکەن. زۆر باشە کاک سادی با ئەو چەند خولەکە کەمەی ماوەمە باسی یەکێتی بکەین کە یەکێتی لە چاو هەڵبژاردنی 2010 چەند کورسێک هاتۆتە خوارەوە باز لەوە دەکرێت کورسەکانی پارتی ڕۆیشتۆتە سەرەوە بەو شێوێ مامەڵە لەگەڵ یەکێتی دەکرێت قووەتی یەکێتی ئەو کورسیانە بوو یاخود قووەتی یەکێتی شتێکی ترە. نا قووەتی یەکێتی کورسی زۆر زۆرتر بوو و خەڵکی یەکێتی لەبەر زۆر سەبەب بەشداری دەنگدانی نەکردووە و ئەوە پێویستە لەو کۆبوونەوانەی مەکتەبی سیاسی دادێ ئەمە دیراسە بکرێ و شێوەیەکی بۆ بنرێ معالەجە بکرێ بەڵام ئەوە دەبی پاش دیراسەکردن ئێمە قسەی لەسەرکردن ئێستا بە باشی نازانم قسەی لەسەر بکەم. باشکەواتە پێت وایە کە یەکێتی لە عراق لە ئاستی مەسەلە لە چاوی شیعەکان لە چاوی سونەکان و حتا لە چاوی پارتی بەو 16 کورسە دەخوێندرێتەوە یان بە هێزی تر بە قووەتێکی تر. هەڵەیەکی گەورە دەکەن ئەگەر هێزەکانی کوردستانی و هێزەکانی عێراقی یەکێتی یا قوارەی یەکێتی یا قورسایی یەکێتی بەو 16 کورسیە مقارنە بکە پێم وایە هەڵەیەکی گەورە دەکەن و بەو شێوە معاملەی لە بکەن خراپەکەن. زۆر باشە بۆ کۆی کوردستان بۆ کۆی پرۆسی سیاسی کوردستان هەڵبژاردنێکی تر لە پێشە کە ڕەنگە ئەمە جەدەلی گەورە بێنێتە پێشەوە کاک سادی دەبێت یەکێتی چی بکە بۆەوەی بتوانێت خۆی تۆکمەکاتەوە خۆی ڕێخاتەوە بە تایبەتی لە بەرامبەر نیگەرانی لایەنگرانی کە ئێستا بە نیگەرانی و سەیری و دەرەنجامانە دەکرێت. پێم وتی دەڵێم ئەوە بەیانی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی دەبێت دوو بەیانی و پاشانیش بەردەوام لێکۆڵنەوەیەک دەست پێ دەکا تا دەگەینە پیادەکردن و ئامادەکردنی پرۆژەیەکی متەکامیل بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوێچێتی بەڵام ئەوەی ئێستا لە سەر تەلەڤیزیۆن و بەم دەما ناکرێن بەحسێ و مۆزوعان. زۆر باشە کاک سادی ئەمریکا وردە دەکشێتەوە با بڕۆینەوە سەر مەسەلەی پرسی عراق ئەمریکا دەکشێتەوە پێت وایە و حکوومەتە بتوانێت پێشتر ئەمریکا لە گرین زۆن سەفارەتێکی بە قووەتی هەبوو ئێستاش هەیەی هێزی هەبووە لە چەندین مەسەلەن شوێن لە حەریر لە شوێنی تر مەسەلەن هێزیە بۆ پێت وایە بە غیابی ئەمریکا عراق دەتوانێت لە چوارچێوەی دەستی ئیقلیمی حکوومەتێک بچێتە سەر پێ حکوومەتێک بتوانێت حکوومەتێکی عراقی بێ. باوەڕ ناکەم ئەمریکا بکشێتەوە کەسیش نەوتی ئەمریکا دەکشێتەوە وەفدێکی عێراق کە نوێنەری هەرێمیشی لەگەڵ بووە لە ئەمریکا لەمەڕ ڕێککەوتنامەی استراتیژی قەت باسی کشانەوەی هێزی ئەمریکای نەکردو باسی ئیعادەی ئینتیشار یعنی سەر لە نوێ جارێککە دابشکردنی هێزەکانی کردووە
چونکە ئەو هەڕەشە و هێرش بۆ سەر سوپا و بۆ سەر بارەگاکانی لەشکری ئەمریکا بوو بە سەر هەندێک زیان بکەوێت بلۆیە ئیعادەی ئینتیشار و خۆ پاراستن و بچووکردنەوەی وحدەکانیان ڕەنگە مەساحەیەکی بچووکتر بێتەوە بۆ نایەرەکانیان ئەگە هێریشان کردە سەر ئەوە لایەکی مەوزوع لای دۆمی مەوزوع ئێمە لەو فترەی دوایی نەتەنها ئەمریکا وڵاتەکانی ئەوروپاش بە تایبەتی هاتنی ماکرۆن بۆ هەرێمی کوردستان و احتیماماتی تری لە چەند فترێک لەوە پێش هەمووی دەلیلی ئەوە نین کە دنیای ئازاد هەرێمی کوردستان لەبەر بارانە بێلی بەڵکو پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکەوت پشتیوانی لە پرۆسی دیموکراسی لە عێراق دەکا بۆ ئەوەی جارێشکە عێراق لەو ناوچە گرنگە لەو موقعە جیۆپۆلیتیکە گرنگە لە ناوەڕاستی دنیایەک مەشاکلی ناوچەکە عێراق وا بە ئاسانی نامینێتەوە بەبێ بەو فەوزایی کە تێیدا دەژی نامینێتەوە بەڵکو ئەو هێزانە لەو ناوە دەمینێن و ئەوە تاسیری دەبی لە سەربار و دۆخی کە ئێستا لە کوڵاندا لە ڕۆژاوا و لە سووریا ئەوەی لە خەلیج هەیە ئەوەی لە وڵاتانی تری دەوروبەر هەیە من پێم وایە هەموو ئەو بۆ چونانەی کە پەیوەندی هەیە بەوەی کە ئەمریکا وەکو ئەفغانستان دەکشێتەوە نەزان چی ئەوە شتیوا لە گۆڕێن نیشتیوا ڕوونادە. بەڵێ دوا سەرنجی بەڕێز کاک سعدی لەو بەرنامەیە کاک سعدی من پێم وایە ئێوە بەردەوام بن لەسەر پێشکەشکردنی بەرنامەی لەو بابەتە لە ئێستاوە تا حکوومەتی عێراقدا دەمەزرێت و بۆ ئەم مەوزوعە هەوڵدەن میێوانداری لایەنە سیاسیەکانی تریش بکەن نەک تەنها ئێمە و پارتی هی ئیسلامیەکانیش بکەن هی ئەو لایەنانش بکەن کە کاندیدیان دەرنەچووە و هی عەرەبەکانیش داوەتکەن هی سەدرەکان هی دەوڵەتی یاسا بۆی زیاتر تیژ بخەن و ئەم کەناڵی ئێوە کەناڵەکانی تری هەرێمی کوردستان ببنە هۆیەک بۆ گواستنەوە بیر و ڕاکان و تەکامل پێکردنی بیر و بۆچوونەکان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرەنداوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو ئەکید کاک سعدی واکەین و کورسات نیوز مینبەرێکە بۆ گەیاندنی دەنجی حقیقەت و ڕازگۆیی و هەموو ئەو شرۆڤانەی کە دەبنە بەرمەبنای دروستکردن و پێکهێنانی حکوومەت. دووبارە سپاس بۆ کاک سعدی. بینەرانی خۆشەویست لەگەڵ کاک سعدی کۆتاییمان بە گفتوگۆکە هێنا کۆتاییش بە پانۆراما هێنین تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.